سڵاتان لە بازدان خۆشەویستانم بەخێربن لە ڤیددیۆکی نوێ دیسانەوە لە ڤیددیۆ هەواڵەکانی هەفتە گەڕامۆلاتان هەوڵ دەدەم ئینشاڵڵا ڤیددیۆکانی هەواڵ بکەمە دوو بەش هەفتەی دوو ئەڵلقەی لێ بڵاو بکەمەوە کە یەکەیان تایبەت بە تەکنۆلۆژیا و هەروە فیلم و سیریەس ئەڵلقە و هەروە یەکەیان وەکەوەی ئێستا تایبەت بێتن بە گەیم و کۆنسۆڵ و ئەو بابەتانە کە پەیوەندی بە ڤیددیۆ گەیمەوە هەیە. اینجا ئێستاش دەست دەکەین بە هەواڵەکانی هەفتەمان لە بواری گەیمینگدا. لە هەواڵ یەکەمیشماندا یاری GTA 5 هەتاکو و کۆتایی 2020 نزیکەی 140 ملیۆن دانەی لە یاریەکە فرۆشەوەتە 140 ملیۆن کۆپی لە یاری GTA 5 فرۆشتەیە لە بەندی ڕۆکستار ئەوەندا خۆی تاخیر دەکرێت بە GTA 6 چکە دەزانێت ئێستا GTA 5 فرۆشی هەیە هەتەواش بیتن خاوتر دەکاتەوە ئیژی GTA 6 هەتا زووتر دەرنەچیتن لە بەوەی هەتا ئەوەندەی پێی بکرێتن خەڵکی ئیش بکاتەوە لە بۆ GTA 5 ئەوەندە پارەی پێ بکە ئەوش کارە بە کوژایەوە. لە هەواڵی دوایمینیشماندا لەسەر یاری فۆرزا هۆرایزنی چە هەر خۆمان دەزانین ئەوانی کە PC بەکاردێنن یاری لەسەر PC تاقی دەکەنەوە PC گەیمینگیان هەیە. یاری فۆرزا هۆرایزنی 4 تەنها لە مایکرۆسۆفت ستۆر هەیە لە ستیم بوونی نییە، بەڵام کۆمپانیا مایکرۆسۆفت ڕایگەیاند کە یاری فۆرزا هۆرایزن 4 دێتە ناو ستیمیشەوە کە دەتوانین لە ناو ستیم یاریەکە بکڕیت و دیارە لەگەڵ ستیمی ڕێککەتینە شەریکەی مایکرۆسۆفتی لە بۆ یاریەکەیان پێ بدرێتن. لە هەواڵی دواتریشماندا لەسەر یاری کراشی 2 کە دەڵێتن لە 12ی سێ ئەو ساڵ لە بۆ پلەیستێشن 5 و ئەکسبۆکسی سیریس ئەکس و نیتاندۆ سویچ دێتن واتە بە شێوازی نوێ جوانتر دەکرێتن ئەپگرێد دەکرێتەوە کە بە شێوازێکی باشتر کار دەکات لە چاوەی کە لە پێشتر لە پلەیستێشن 4 بڵاوکرایەوە بە شێوازێکی جوانتر و باشتر دەبیتن خێراتر دەبیتن 6 FPS دەداتێ تەرتیبات و وەڵحاصل هەر بۆ شێوێ دەبیتن. لە هەواڵی دواترماندا ستەیدیا قەچیقان پێی نەبوو زانش سەرکەوتو نابیتن. ستەیدیا ئێستا بەشێک لە کۆمپانیەکانی کە فێرس پارتیەکان کە یاریان بۆ دروست دەکرد ئێستاوا دانی خستیە. ستەیدیا بەڕای من شازی ستریمینگ زۆر سەرکەوتو نیە. ئێستا گەیم پاس بە شازی ستریمینگ بەکارم دەینە، بەڵام گەیم پاسیش زۆر یانی کێشەی لە بۆ دروست دەکردن بە شازی ستریمینگ. هەم ریمۆت پلەی پلەیستێشن 4ەکەشم کاتکەری خەمە سەر شاشی مۆبایل یان ئایپادم کێشەم بۆ دروست دەکاتن. لە بۆ شازی ریمۆت پلەی بە تایبەتی لە بۆ وڵاتانی وەکو ئێمە کە خەتیان خاوە زۆر کێشیان لە بۆ دروست دەکات. کلاودینگ واتە سیستەمی هەوری سێڤیس کە واتە بە ئینتەرنێت دیاری بکەیت ئەوە کێشەمان زۆر لە دروست دەکاتن. لەبەر هەندێش ستەیدیا ئێستا ئاماری بەکارهێنەرانی ڕوو لە خوارەیە دانێ بە زەخت بڵندیکەنەوە بەڵام بڵند نابتەوە باسانی. لە باندێش بەشێک لە کۆمپانیا فێرس پارتیەکانی داخستیەوە ئیتر یاری بۆ دروست ناکەن کۆمپانیان جارە ماوقات ئەوزە نازەمە تا هدای دەخاتن یاخود جارە ماوقات. لە هەواڵەکی دیکەشماندا یاری ماینکرافت دێنجەنس کە بەشە نوێیەکەی ماینکرافتە کە ئێستا دەڵێتن گەیشتە 10 ملیۆن بەکارهێنەر کە بە بۆنەی ئەوەی کە ساڵیا دیشتی دیڵسیەکی بە بەلاش دەداتە بەکارهێنەرانی. ئێستا من یاری ماینکرافت دێنجەنسم لەسەر گەیم پاس لە لاپتۆپەکەم داونلۆد کردیە، بەڵام هەتێستا تاقیم نەکردیتەوە بە تەمامە یانی لەو 1-2 ڕۆژانە تاقی بکەمەوە کە بزانم یاریەکە چۆنەوە چۆنی و ڕای خۆشم لەسەر دەرببڕم لەوانێ بیکەمە بە ڤیددیۆیەک لە بۆ ڕای خۆشم لەسەر دەرببڕم و کە دانەوەی خۆم و هەروە تەرتیبات چاوەڕێ بن. لە هەواڵەکی دیکەشماندا یاری ماسی ئیفێکت لێژندەری ئیدیشن بە ڕیماستەر لە بۆ پلەیستێشن 5 و پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریس ئەکس و هەموو کۆنسۆڵەکانی دیکەش دێتن کە بە ڕیماستەر دەبیتن واتە یاریەکە لەسەر کە لە پلەیستێشن 4 ئەکسبۆکس 360 ئەو کاتانە بڵاوکرایەوە یاریەکە جوانتر دەکرێتن. ئەو سکرین شۆتانە کە نیشاندا کە تیدا دیارە ڕێیترێسینشی لە بۆ زیاد کرایە کە شازی ڕووناچی جوانتر بووە و هەروە تاڕادێ گرافیکەکەشیان جوانتر کردیا. یاری ماس ئیفێکت لێژندەری ئیدیشن لەوانەیە بیکڕم لە بۆ یا تێستە یاریەکانی ماسی ئیفێکتم تاقی نەکردیتەوە دەمێتن تاقی بکەمەوە. لە هەواڵی دواتریشماندا لە بۆ پلێرانی یاری فۆرتنایت
لە هەنێ دڵتان پێخۆش بێتن کە کارکتەری فلاش لە ناو کارکتەرەکانی DC کە دێتە ناو یاری فۆرتنایتەوە دەتوانین لە شۆپ بیکڕیت بە نرخەکەشی نازان چەند دەبێت 1500 V-Bucks 2000 نازانم. لە هەواڵی دواتریشماندا لە دوای ئەوەی کە PlayStation 5 لە 2020 تاکو کۆتایی 2020 زیاتر لە 4.5 ملیۆن ئامێری لێفرۆشرا کۆنسۆڵی لێفرۆشرا ئەوە دەڵێتن زیاتر و زیاترش دەبێت لە دوای ئەوەی کە ئێستا لە چایناش بڵاوکرایە لە سین کە هەتێک ئێستا بڵاو نەکرابوو بە ڕسمی هەستا لێندەش بڵاوکرایە کە دەڵێتن ژمارەیەکی یەکجار زیاتری لێ دەفرۆشرێتن بەدڵ نیایە چونکە زیاتر لە 1.5 ملیار خەڵک لە چاینا دەژیتن لەبەر هەندێش پێشبینی دەکرێتن ڕێژێکی زۆر لە کۆنسۆڵی PS5 لێندەش بفرۆشێ. لە هەواڵەشی دیکەماندا جارە Epic Game لە PC. Epic Game پێ دەچیتن ئەکسکلوسیڤی زیاتر دەنگۆ هێ دەڵێن ئەکسکلوسیڤی زیاتر و زیاتری دەوێتن لە 2021 لە بۆ 22 کە لە چاو پێشتر کە بخۆمان دەزانین یاری ئەکسکلوسیڤی زۆر دێنا لە بۆ PC کە دەست بە Steam نەدەدرا بەڵکو بە Epic Game دەدرا تەنها وەکو یاری دیترۆیت بوو چەندین یاری تر بوو کە لە PlayStation 4 ئەکسکلوسیڤ بوو دواتە کاتە PC تەنها درا بە Epic Games کە لێرانەدا ئەومان بۆ دەردەخات کە Epic Game دەوێتم نافەسەکی باش ئێستا لە منافەسەکی باشدا لەگە Steamدا کە Steam دەتوانین برێن لی دەترسێ ئێستا لە بەوەی Epic Game بەکارهێنەرێکی یەکجار زۆری هێستا وەکو پێشتر نەمایە ستۆرەکە یەکجار گەورە بووە تەسەوەڕ دەکرێتن ینی لانێت چەند ساڵێککە لە پێش Steamiش بداتەوە لە بەوەی یاری زۆر دەکاتە فری ئەوە ژوا دەکاتن گەیمەری زۆری لێ کۆ ببتەوە. لە هەواڵی دواتریشماندا ڕایان گەیاندووە ئامارێکیان ڕاگەیاندووە کە داڵێتن لە ڕێژەی 147 داونلودکردنی یاری لەسەر کۆنسۆڵ و PC و هەموو پلاتفۆرمەکان زیادی کردووە لە ساڵ 2020 لە ساڵ 2019 ڕێژەی 147 واتە نزیکەی نیو ئۆندەیت کە زیادی کردیە کە بە ئەوش بخۆمان دەزانین لەبەر کۆڤید-19 کۆڕۆنا کە لە 2020 دا هەبوو خەڵکی زۆر لە ماڵەوە کەرەنتین بوو یاریەکانی زیاتر بە شێوازی دیجیتاڵی دەکڕی هەرچەند دەڵێ بە شێوازی فیزیکاڵیش زیادی کردیە لە چاو 2019 کە ئەمەش ئەومان بۆ دەرەخات کە گەیم بە ڕێژێکی باش بەرەو پێش دەچیتن فرۆشی گەیم زیاد و زیاتر دەبی کەەوەش قازانجی گەیمەرانی تێدا کە زیاد کۆمپانیەتر بێنە ناو گەیمیان بۆ دروست بکەن. لە هەواڵی جاترماندا یاری هیتمانی سێ کە سەرکەوتنێکی زۆر باش بەدەستێنا لە دوایەوە ئێستا ئامارش ڕاگەندا کە دەڵێتن یاری هیتمانی سێ لە مانجی یەک ئەو مانگی پێشووتر دەڵێتن تۆپی PlayStation ستۆری هەبووە واتە پرۆشترین یاری بە لە مانجیەک لە ناو کۆنسۆڵی PlayStationدا. لە هەواڵی دواترماندا یاری Apex Legends کۆمپانیا ڕایگەیاند کە زەلەرێکی زۆریان کردیە لە ساڵی ڕابردوو وەرەوە بڕیاریشاندایە کە یاریکە لە بۆ نیتاندۆ سویچ و مۆبایل ئەندروید بەو نزیکانە بڵاوکرێت و بەڵام بزەبت دیارنیە چ کاتێک دەویتن بڕیارە بە حیساب دەبی لە هاوینی و ساڵ بڵاو بکرێتەوە واتە مانجی 6 لە بۆ 9 لەو بینێ لەوانێ بڵاو بکرێتەوە لە بۆ مۆبایل بزەبت دیارنیە کاتەکەی. لە هەواڵی دواترماندا E3 ئەم ساڵ بە شێوازی دیجیتاڵی دەوێتن واتە لە بە شێواز ستریمینگ وەکو ئەو کۆنفرانس و شتانی کە ساڵی پار لە PlayStation و Ubisoft و وەروای Xbox کردیان بۆ کەسانی کە نازان E3 چیە E3 کۆنفرانسێکە شۆکەیسێکە کە ساڵانە لە ئەمریکا بەڕێوە دەچێتن کە کۆمپانیەکان یاری و کۆنسۆڵ و بەرهەمە تازەکانیان لێدا نمایش دەکەن تایبەت بە بواری گەیمینگە کە ساڵانە کۆمپانیەکانی Ubisoft و هەروە سۆنی و Xbox و زۆربەی کۆمپانیا زەبەلاحەکان یاریەکان و کۆنسۆڵ و بەرهەمەکانیان لێندەرە نیشان دەدەن. لە هەواڵی دواترماندا لەسەر یاری بلاک مایت و کۆنگ کە یاریەکی بەڕاستی ڕاقیە یاری کە خۆم زۆر چاوەڕای دەکەم لە ڕووی گەیم پلێ و لە ڕووی گرافیک و لە ڕووی تێکسچەرەوە یارێکی تەواو نایابە کە لەلایەن کۆمپانیەکی سینیەوە دروست دەکرێتن ئەوەش تڕەیلەرەکەیەتی کە تڕەیلەرێکی تازەن لە بڵاوکردیتەوە یاریکە بەڕاستی ناوازێ و خۆم زۆرم بەدڵە
ئەگەر ئەو یاریتان بدڵا ئەوە لە کۆمنت لە بۆمی بنووسن لە هەواڵەشی دیکەماندا لەسەر یاری دیسترکشن ئۆڵ ستارز کە بۆ پلەیستێشن 5 لە پڵەس کرایە فری دیڤلۆپەرەکانیان پەرەپێدەرەکانیان ئەویان ڕاگەاند کە یاریەکە لەمە دووە ڤۆیس چاتەکەی کە پێشەوەی بچینە ناو یاریکەوە کە دەیانتوانن لەگەیردی قسە بکەن ڤۆیس چاتیان ئۆف کردیەوەتە دایانخست دیارە قسەی نەشیا و شتی نەشیاوی تێدا گوتراوە کە بە هەندێک دیڤلۆپەرەکانیش پەرەپێدەرەکانیش ئەو ڤۆیس چاتیان داخست لە هەواڵەکی دیکەماندا لەسەر یاری نیۆ 2 کە یاریشی زۆر سەرکەوتووە بەڕای ئیمانی کە لە یاری شازەکان لە پلەیستێشن 4 کە ئێستاکە لە بۆ پلەیستێشن 5 بە شێوازی 4K 60 FPS یاریکە ئەپگرێد کراوەتەوە دەتوانن لێندرا ئەکسچێنجی بکەن واتە ئەپگرێدی بکەنەوە لە بۆ کۆنسڵی تازە بە 4K 60 FPS کە بەڕاستی یاریشی نایابە زۆر خۆم زۆرم بەدڵە بەشی یەکەم تاقی کردیتەوە یاریشی نایابوو سەرکەوتووە هیوادارم هەمووتان تاقی بکەنەوە لە هەواڵی دواترماندا نۆم پێ ناخۆش بوو کە یاری پرنس ئۆف پێرژە بڕیار بوو سەرەتا لە مانجی یەک بڵاو بکرێتەوە بەڵام دوایان خستە بۆ مانجی 3 ئێستاکەش دیسانەوە دوایان خستە بۆ مانجی 9 کە بەڕاستی پێم ناخۆش بڕیار بوو کە لە یەکەم ڕۆژی دەرچوونی تاکە یاری بێت لە یەکەم ڕۆژی دەرچوونی یاریکە بکڕم کە $40 پێ بدەم بەڵام بەداخەوە دواخرام بەڵام هیوادارم ئەو کێشە و گلیچانەی کە ناو یاریەکە ئەگەر دەرچوو بە های بوو بە ئەوە لای ببەن و چارجی بکەم پێشەوە بڵای بکەنەوە هەتاکو یاریکە ڕسوان نەبی وەکو سایبەرپەنک بەڕاست سایبەرپەنک یاریش نایابە بەڵام کۆمپانیا هەڵی کرد کە خێرا بڵاوی کردەوە من خۆم هەتاکو ئێستا یاری سایبەرپەنکم نەکڕیوە کاتێک کە کێشە و گلیچەکانێتە ئەم یەک دوو مانگە چارەسەر دێ بە تەواوەتی ئینجا یاریەکە دەکڕم لە هەواڵی دواتر و کۆتاییماندا کۆمپانیا مایکرۆسۆفت ڕایگەیاند کە لە UK لە بەریتانیا کە کۆنسۆڵی Xboxی Series X پڕفرۆشترینی مانجی یەک بووە مانجی ڕابردوو پڕفرۆشترین بووە لە UK کە ئەوە ژەوەمان بۆ دەردەخاتن کە کۆنسۆڵی تازەی Xbox Series X بەرەو پێشچوونێکی زۆر باشی دێتێ بەهۆی فیل سپێنسەرەوە تەبعاً چونکە فیل سپێنسەر خۆی گەیمەرە و گرنگی بە گەیمەرانیش دەداتن لەبەر هەندێک فکر دەکاتەوە کە گەیمەران چیان پێویستە لەبەر هەندێش ئەو جارە Xbox فرۆشەی باشیە بۆ تاکو ئێستا وەکو Xbox One لێ نەهات کە بەڕاستی Xbox One نەجاحەتەشی وای نەهینا فەشەلی هینا لەبەر ئەوەی لە سەرەتاوە بە کێشەوە دەستیان پێکرد کە کێشەیەکی یەکجار زۆری هەبوو یاری ئەکسکلوسیڤی نەبوو لەبەر ئەوە فێژەشان بۆ دەست بەڵام Xbox Series X بەڕاستی کۆنسڵەشی نایابە من خۆم بەدڵمە ئیشتاڵە ئەویش دەکڕم لە داهاتوو تا ڤیدیۆ کەش و کاتێکەکەی بەخواتان سپێرم خواتان لەگەڵ ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه